سڵاتان لێبێت بەڕێزان گەشتێکی هەواڵەکانی کاتژمێری 11 سەرلەبانیتان پێشکەش دەکەم. ئاگرێکی گەورە لە میوانخانەیەکی کەربەلا کەوتەوە، ژمارەیەک کوژرا و برینداری لێکەوتەوە. وتەبێژی فەرماندەی پۆلیسی کەربەلاش ڕایگەیاند ئێوارەی دوێنێ ئاگرێکی گەورە لە میوانخانەی قەسرولئەولیای سەر شەقامی کۆماری ناوەڕاستی شاری بەغدادی دێرین کەوتەوە. سەرچاوەکانی هەواڵ بیناڵی یەڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا دوای تاوکردنی دیدارەکانی لە بەغداد گەیشتە هەرێمی کوردستان و لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێکرا. یەڵدرم و شاندی یاوەری باسەردانێکی فەرمی دوێنێ گەیشتە بەغداد و لەگەڵ بەرپرسانی عێراقی کۆبوونەوە. یەڵدرم دوای کۆبوونەوەی لەگەڵ حەیدەرابادی لە بەغداد ڕایگەیاند بەردەوام دەبین لە کارکردن لەگەڵ عێراق و هاوکاری لە سەرجەم وارەکان و شەڕی دژی گروپە چەکدارەکان و هەروەها پاکردنەوەی ناوچەکە لە تیرۆر. شەوی ڕابردووش لە فڕۆکەخانەی هەولێر لەلایەن نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و چەند بەرپرسێکی حکوومەتەوە پێشوازی لێکرا. بڕیاری یەڵدرم لەگەڵ هەریەکە لە مەسعود بارزانی و نێچیروان بارزانی لە هەولێر کۆ ببێتەوە. بە پێی میدیای تورکیا چاوەڕوان دەکرێت یەڵدرم چەندین پرس لە کۆبوونەوەکانیدا لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم تاوتوێ بکات، لەوانەش پەیوەندیەکانی هەرێم و ئەنقەرە، پرسی وزە و پارتی کرێکارانی کوردستان و هەروەها پرسی ڕۆژاوای کوردستان. میدیای تورکیا ئەوەشی ئاشکرا کرد یەڵدرم دووپاتی کردوتەوە لەگەڵ حکوومەتی ناوەند لە بەغداد و پێشمەرگەی کوردستان ڕێوشوێنی پێویست بۆ دەرکردنی پەکەکە لە شەنگال دەگرنە بەر. دوێنێش بیناڵ یەڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا گەیشتە بەغداد و لەگەڵ حەیدەرابادی سەرۆکوەزیرانی عێراق کۆبووە. لە کۆبوونەوەی نێوانیاندا عەبادی و یەڵدرم باسییان لە چەند پرسێکی گرنگ کردووە. بینالی یەڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا بە یاوەری وەفدێکی باڵای حکوومەتەکەی گەیشتە بەغدا و لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق کۆبووەوە. سەردانەکەی یەڵدرم بۆ عێراق لە چوارچێوەی هەوڵەکانی یاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتە کە بەهۆی بوونی هێزی سەربازی تورکیا لە باشیک و ڕەتکردنەوەی داواکاریان قەرە بۆ بەشداری لە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لەلایەن عێراقەوە گرژی کەوتە نێوانیانەوە. سەعەد حەدیسی بەرپرسی نووسینگەی عەبادی ئاشکرای کرد سەروەری خاکی عێراق و هەماهەنگی لە بوارەکانی هەواڵگری و پاراستنی سنوورەکانی نێوان هەردوو وڵات و ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ تەوەری گفتوگۆکانی نێوان عەبادی و یەڵدرم بوون. لای خۆیەوە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دوای کۆبوونەوەی لەگەڵ هاوتا تورکیەکەی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند دوای ڕزگارکردنی شاری مووسڵ هێڵی بۆڕی نەوتی لەگەڵ تورکیادا مەزرێنین. وتیشی سەرۆکوەزیرانی تورکیا لەگەڵ وەزیرە گرنگەکانی هاتووە و هەماهەنگی لە بوارەکانی هەواڵگری و پەروەردە و ئاسایش و ئابووری ئەنجام دەدەین. عەبادی ئاماژەی بەخشانەوەی هێزە تورکیەکەی باشی کرد و ڕایگەیاند داوای پاشەکشەیە و هێزەمان لە وەفدە تورکیەکە کردووە، ئەوانیش ڕەزامەندیان دەربڕیوە و جەختیان لە سەروەری و یەکپارچەی خاکی عێراق کردوتەوە. عەبادی سەبارەت بە قوتابخانەکانی سەرباڕەوتی خزمەت لە عێراق ڕایگەیاند ئامادەین چاوبە و بابەتەدا بخشێنینەوە و بەڕەچاوکردنی بەرژەوەندی قوتابیانی عێراقی و هەماهەنگی هەردوو لا ڕێگە چارەیەک دەدۆزینەوە. لەلایەکی دیکەوە چاوەڕێ دەکرێت یەڵدرم لە کۆبوونەوەیدا لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان تاوتوێی دۆخی شەنگال و پرسی نەوت و ئابووری نێوان هەولێر و ئەنقەرە بکات. سەردانەکەی یەڵدرم بۆ عێراق یەکەم سەردانی بەرپرسێکی باڵای تورکیا لە 2 ساڵی ڕابردوودا بە تایبەت دوای تێکچوونی پەیوەندیەکانی ئەنقەرە و بەغدا لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوودا. بەڕێوەبەرەتی ئەوقافی پارێزگای سلێمانی بە ئامادەبوونی مامۆستان بەشێک لە چین و توێژە جیاوازەکان کۆنفرانسێکی تایبەت بە ڕووبەڕبوونەوەی فکری توندڕەوی گرێدا. کاتێکدا جەخت لەسەر پێشکەوتنی کۆمەلگا کرایەوە لە ڕێگەی بیری میانڕەوی و پێکەوە ژیان. بەڵێ بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچینە لای ئیحسان سابیر پەیامنێری پێیام. ئیحسان سڵاوت لێبێتۆم کاتت باش. زانیاری زیاتر دەربارەی کۆنفرانسەکەی بەڕێوەبەرەتی گشتی ئەوقافی سلێمانی چییە؟ ئامانجیان لە بەستنی ئەم کۆنفرانسە چی بووە؟
بەڵێ سڵاو لە ئێوە لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بێت ئێمە ئێستا لە هۆڵی پیرخدری شاهوین لێرە بەڕێوەبەراتی ئەوقافی سلێمانی سیمینارێکی ساز کردووە بۆ سێ زانای ئاینی وڵاتی میسر کە ئەم سێ زانایە سێکیان بڕوانامەی دکتۆران هەیە و مامۆستان لە زانکۆی ئەزهەر لە وڵاتی میسر دەیان بەڕێوەبەراتی ئەوقافی سلێمانی دەیەوێت لە ڕێگەی سوود وەرگتن لە بیر و بۆچوونی زانایانی وڵاتی میسر بەتابەتی ئەو سێ زانایە بەرەنگاری بیر و بۆچوونی تونڕەوی بێتەوە لە هەرێمی کوردستاندا بۆ مەبەستەش لە کاتژمێر نۆی بەیانی ئەمڕۆوە سیمینارەکە دەستی پێ کردووە سێ بەش لە سیمینارەکە بڕێوە چووکە تێیدا هەریەکە لەو سێ زانە ئاینیەی زانکۆی ئەزهەر لێرە بابەتەکانی خۆیان پێشکەش کرد دوای ئێستا ڕێستێک وەرگیراوە وەک دەبینن مامۆستایانی ئاینی دەیانەوێت لە شوێنەکانی خۆیان دانیشنەوە بۆەوەی بەشی دووەمی سیمینارەکە دەست پێ بکات کە تێیدا لە بەشی دووەمدا پرسیار و وەڵام دەکرێت لەو سێ زانایە بۆەوەی کە بەرچاوڕوونی زیاتر یاخود گۆڕینەوەی بیرروڕای زیاتر لە نێوان زانایانی کورد و زانایانی وڵاتی میسر بەڕێوە بچێت بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و زیاتر وتبوونەوە لە بیری تونڕەوی ئێستا من بەڕێز مامۆستا مەحموودی ئازادیم لایە بۆەوەی پرسیارەکانم مەڕاستەی ئەوکەم مامۆستا ئەگەر ئازیەت نەبێت تشریف بێنیتە ئێرە مامۆستاجان تشریف بێنیتە ئێرە ئازیەت نەبێت بەڵێ مامۆستا لە ئێستادا وەک دەبینین بەڕێوەبەراتی ئەوقافیان لایەنەکانی کە سیمینار ئەنجام دەدەن بۆ بەرەنگاربوونەوەی بیری تونڕەوی تا چەندە مامۆستایانی ئاینی بوونەتە بربەستێک لە بەرامبەر بڵاوبوونەوەی بیری تونڕەوی لە هەرێمی کوردستاندا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. بحقد أولا بخياتي أم دكتوران وأما مصابر زانكن كالجامعة أزهري مصر وهاتون بوئيرا البته هەرێکیان مثلا وتارێکی خۆی خوێندەوە وتارەکەیان پڕ پێس و بە پێز و بە تام بوون بەڕاستی هەرچێکیان قسەی باشیان کرد لە ڕوانگەی مثلا کارەکانی پێغەمبەر و ئەحادیثی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلەم دوانەکەیان بوو. بەڵام ئێمە باس لە عولەمای کوردستان دەکەین. عولەمای کوردستان دەربارەی تونگ و توێژی بە حەقەت بەڕاستی دەورێکی باشیان هەبووە بۆ نێشتنی دەوری یعنی تند و تیژی. ئەگەر مامۆسایانی ئێمە نەبووە لە کوردستان مامۆسایانی کوردستان و مامۆسایانی مەسەڵەن خوتبە خوێن لەسەر مینبەرەکان نەبووایە یعنی مەسەڵەن کوردستان ئەبوو بە گۆمی خوێن. بەڕاستی کە کوردستان ئابەم شێوازە ماوەتەوە یعنی هیچ تند و تیژێکی تیانە بەو شێوازە ناهەموارانە یعنی سەمەر و بەروبوومەکەی ئەگەڕێتەوە بۆ مامۆسایانی ئاینی و بۆ مامۆسای مزگەوتەکان و خەتیبەکانی مزگەوتەکان یعنی سەبەبکار و هۆکارون بۆ ئەوەی کە ئەم تند و تیژی نەمێنێ و ئەلبەتە ئەوانیش مەسەڵەن مامۆسایانی میسر نازانن کە لێرە یعنی مەسەڵەن ئەهلی کوردستانی ئێمە خاوەنی و تند و تیژیە نین و ئەزانن کە لە کوردستانە خەڵقێک کە تند و تیژی کردووە مەسەڵەن خەڵقی دەوروی وڵاتی خۆمان بۆ هاتوون تند و تیژیان کرد و خلاصە هەنێ بابەتیان کرد و ئەمانە ئەم سێ مامۆسایە لە وڵاتی میسرەوە تا چەنە ئەبێتە پردێکی پەیوەندی لە نێوان زانایانی گەلی کورد لەگەڵ زانایانی وڵاتانی تر بۆ ئەوەی کە بیر و ڕایان زیاتر بگۆڕنەوە لەسەر ئەم دیاردانەکە ئێستا بەرۆکی جیهانی گرتووە پێی دەڵێن دیاردەی تونڕەوی و تند و تیژی. وەڵا الحەمدوللا یعنی پەیوەندی و علاقەی باشەیە لە بینی مامۆسایانی کوردستان و مامۆسایانی جامعەی ئەزهەر و مامۆسایانی وڵاتانی تر حتا یعنی کۆمەڵێک لە مامۆسایانی کوردی خۆمان يعني أندام بلين لمجمع عالمي إسلامي لمجمع علماء عالمي إسلامي براسي علماء كردستان نقهل ليس هل لكون ولديال زمانه يعني دسيان هبو تكرايان هبو لقل ما وساياني دروا هم أوان إسفادان لما وساني كردستان وما وساني كردستانيش إسفادان لما وساني دروا وما وساني جامعة كان كدو الحمد لله ما وساني يما أمرو لكردستان مثلا زوريان خاوني بكالوريوس وماجستير ودكتوران ويعني لو باري فكرية الحمد لله زور بيشغليان كدوا بەڕێوەبەراتی ئەوقاف لایەنێکی معنیە بەکارەکانی ئێوە لە ڕابردووە چەند بڕیارێکی دەرکردووە بۆ لادان هێندێک لە مامۆستاکان تا چەندەم بڕیارانە بە دروست ئەزانن تا چەندە و بڕیارانە جێی خۆی بووە کە بۆ شێوەی مامەڵە لەگەڵ مامۆستایانی ئاینی بکرێت. والله بەڕاستی لابردنی مامۆسایانی ئاینی خۆی ئەوە بە نەمگی
ئەژمێرێ لە سەریان چونکێکی ئەو مامۆسایانی ئاینیە یعنی کە ئەمان هاتوون مەسەل لایەن بردووە دوایی بەزەرت کەوتووە لە سەریان چونکە ئەو مامۆسایە کە لە سەرمین بەربووە قسەی خراپی نەکردووە و قسەی باشیشی کردووە ئەلبەتە ئەگەر قسەیەکی کردبێت جوابدانەوە بووە بۆ مەسەرەن لایەک بۆ تەرەفێک یا بۆ شخصێک مەسەن جوابی داوەتەوە جا من بەلام وایە ئەبێ مەسەلەن ئەوقاف و وەزارەتی ئەوقاف زیاتر تێکەڵاوی هەبێت لەگەڵ مامۆسایان و زیاتر ئیحتیمام و گرنگی بە مامۆسایان بدەن بۆ ئەوەی کەوا مامۆسایان ڕۆڵ و دەوری خۆیان هەبێ لە ساحەی کوردستان و ئیقلیمی کوردستان. دەست خۆش بێت سپاس مەمنون دەسپاس بەڵێ دەگەڕێمەوە لای ئێوە ئەوەی کە دەیبینن و گوێ بیستی بوون بەڕێوەچوونی سیمیناری بەڕێوەبەرایەتی وەزارەتی ئەوقافە بۆ بەرەنگاربوونەوەی بیریتون ڕەوی لە هەرێمی کوردستاندا. بەڵێ زۆر سپاس بۆ ئیحسان سابیر ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. بەرەبانی ئەمڕۆ بەهۆی تەقینەوەیەکی خۆکوژی لە ناوچەی سەدر لە ڕۆژهەڵاتی بەغداد لانی کەم 7 کەس کوژران و بریندار بوون. ئاژانسی ڕۆیتەرز لە زاری سەرچاوەکانی پۆلیسی عێراقیەوە گواستیەوە بەهۆی تەقینەوەکەوە لانی کەم 12 کەس کوژراون و 50 کەسی دیکە بریندار بوون. باپی فەرماندەیی فڕۆکەسەکانی بەغداد تەقینەوەکە لە ڕێگەی ئۆتۆمبیلێکی بۆمب ڕێژکراوە بووە ماوەی کە کردەوە خۆکوژیەکان لە شارەکانی عێراق ڕویان لە زیادبوون کردووە بە تایبەت دوای هێرشەکانی سوپا بۆ سەر شاری مووسڵ و دەستپێکردنی پرۆسەی ئازادی مووسڵ جێگەی ئاماژەیە لە ماوەی هەفتەی ڕابردوودا ئەمە سێیەم تەقینەوەیە لەم ناوچەیە ڕوو بدات. بەڵە بەرەزان ئەو قوتابیانەی کە ناویان گەڕاوەتەوە بۆ ماستەر و دکتۆرا بۆەوەی کە لە دەرەوەی وڵات بخوێنن یاخود لە خولی توانەتسازی بخوێنن ئەمڕۆ خۆپیشاندانێکیان لە شاری هەولێر ئەنجامداوە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر خۆپیشاندانی ئەم قوتابیانە ئێستا ڕاستەوخۆ لە هەولێرەوە وەلی سەلیم پامنێری پێیان وەردەگرین. وەلی سڵاو لێبێت و ئەم کاتت باش قوتابیان داوای چی دەکەن بۆچی خۆپیشاندانیان ئەنجام داوە؟ سڵای خی گەورە لە تۆ و تاوای بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ بەڵێ کاندیدانی دەرچوو بۆ ماستەر و دکتۆرا کە لە ماوە ڕابردوو لەلایەن سەرۆکاتی زانکۆی سلاحەدینەوە ناوەکانی ڕاگەیەندرا بۆی کە لە زانکۆی سلاحەدین دەست بە خوێندن بکەن و هەروە لە زانکۆکانی تری هەرێمی کوردستانی دەست بە خوێندن بکەن بۆی کە بڕانامەی دکتۆرا ماستەر بەدەست بێنن بەڵام ئەمڕۆ ئەوان هاتوونەتە بەردەم وەزارەتی خوێندنی باڵاو چەند داواکاریەکیان هەیە کە خۆی لە سێ داواکاری دەبینێتەوە دەیانوێتن وەزارەتی خوێندنی باڵا بۆیان جێبەجێکەت و یەکێک لە داواکاریەکانیان ئەوەیە کە دەیانوێت دەست بە کۆرساتەکان بکەن ڕاستەخۆ بێ ئەوەی هیچ مەرجێکیان لەسەر بێ. من بۆ زانیار زیاتر دەچمە لای هەندێک لەو کاندیدانە بزانم ئەوان داواکاریەکەیان چیە خاتون ئێوە ئەمڕۆ بۆچی هاتوونە ئێرە وە چ داواکاریەکتان هەیە دەتانوێت چی بۆ وەزارەتی خوێندنی باڵا بن؟ زۆر سپاس ئەمە دوو داواکاریمان هەیە تەبیعی داواکاری یەکەمە ئەوەیە کە داخلی کۆرسات بین پرۆسەی خوێندنیش ڕانەگیرێت کە بەو ڕێنمایە کە وەزارەت دەری کردیە دەبی ئەمە حتا ساڵێک یعنی لەو خلالی ئەو ساڵێ ئەمە توانستی ئایلتس بینی کە نمرەکەش زۆر بەرزە بەڕاستی لە ئاستی هیچ کاندیدانی ماستەر و دکتۆرادا نییە لە بەرژەوەندی گشتیدا نییە باوریش ناکەم جێبەجێ بکرێتن ئەوەیە چونکە ماوەی ساڵێک بۆمە زۆر کمە و تەرقین قەیدیش بکرێنی و تا 5 ساڵی ترە من ناتوانین تەقدیمی خوێندنکەینەوە بەڕاستی. داواکاری دوومیشمە ئەوەیە یعنی بتوانن بە ئەو سنتەرانی کە سەر بە زانکۆی حکومی سەر بە زانکۆی سەلاحەدینە و سەر بە وەزارەتە ینی کارا بکرێتەوە بەڕاستی ئەوەی شتێکی باشە ئەگەر وا بکرێتن بە 4 لیڤڵ بە 8 مانگە تو دەتوانی ینی ئینگلیزیی پێرفێکت بزانی و لە باتی ئەو ئیمتیحانە نێو دەوڵەتیەک و مەرجەکە کەم بکرێتەوە یان ئەوەتی ئەو ئایلسە نەمینێتن لەم بۆ زانستە مرۆڤایەتەکان ببیتە 4 علمیەکانیش ببیتە 5 و ئەوەیە داواکاریەکەیمە. بەڕێزم تۆش ئەگە بێ بۆ ئێرە تۆ ئێوە داواکەن نمرەکەتان کرێت بە چەند و بۆچیش نمرەکان کەم کرێتەوە؟ ئێمە چەند داواکارێکمانە یەکێک لە داواکارەکان ئەوەیە ئێمە دەست بە کۆرسات خوێندن بکەین پێشەوەی لەقەبی زانستی وەربگری اینجا ئەو دەرجەیەمان لێ داوا بکەن یاخود کەم بکرێتەوە بۆ نمونە ئەو بابەتانی بۆ نمونە زانستە مرۆڤایەتیەکان ینی 5 زۆرە بۆ زانستە مرۆڤایەتیەکان دەتوانێت کەم بکرێتەوە. دەستان خۆش بێ بەڕێزم تۆش ئەگەر بێ بۆ ئێرە
ئێوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە ئایا داواکاریەکانتان جێبەجێ کرێت گوێ لە ئێوە گیراوە کەس بەدەم داواکاریەکانتان هاتووە ئێوە نزیکەی کاژمێرەکە لێرەنە؟ ناوەڵە تاوەکو ئێستا کەس بە پێشوازی داواکاریەکانمان ناتوە بەڵام من یەک پەیامم بۆ جەنابی وەزیرەیە پارساڵ لە بەخاتری خێزانی بڕیارەکی دەرکرد کەچی لە وەقاعی کوردستانیش بڵاو کرابەوە بەڵام لە بەخاتری خێزانەکەی بڕیارەکەی گۆڕی ئێستاش ئێمە داوا لە وەزیر دەکەین بە چۆن لە بەخاتری خێزانی لە بەخاتر یەک کەس ئەو پەیامی ئەو بڕیارەی دەرکرد گۆڕان کاریش تێدا کرد بە ئەوە لە بەخاتری 30,000 کەسی پێشمەرگەمان تێدایە کوڕە شەهیدمان تێدایە فەقیر و فەقارەتمان تێدایە بە لە بەخاتری ئێمەش ئەو بڕیارە بگۆڕێتن یعنی هیچی لەکەم نابی دووش ئەوان داوای ئارسی دەکەن یەک بەخۆینیتی دووش ئێمە سنتەری زمانمان تەواو کردێ لە زانکۆیەکانی خۆمان نزیکەی 800,000مان چووە 6 مانگ داوامان کردێ کەچی وتیان پەیرە و ناکرێ ڕەتیان کردەوە کەچی ئەوڕۆ چوونە جەنابی خوێندی باڵا چوینە کۆیێ نفسی سنتەر وا لە کۆی دەکەنەوە کەچی باوەڕ پێکراویش نییە نازم و کارەکە چییە ئەو گەندەلیە بە لەبەرچی بەڵام من ئەگەر دەرفەتم پێدەی چەند کاندیدێکی تر وەرەگرم بزانم ئەوان زۆر باشە وەلی دەمەوێت ئەو پرسیارە لە خوێندکاران بکەیت بۆچی ئێوە بە داواکاریەکانی وەزارەت خوێندنی باڵا ڕازی نینە؟ بەخۆی ئێستا حاڵەتەکە ڕوونە ئێستا وەزیر قسەکانیان چیە دەڵێن لە هەموو دنیا بگەڕێ ماستەر دەبی 5 بینی و دکتۆرا دەبی 6 بینیتن یان 6.5 باشە بەڵام ئایا ئەتوو ئەو ژیانە لەمە دابین کردێک ئەو ژیانە ئەوان هەیتیان ئەمە بە 3 مانگ معاشە وەرناگرین جا ئەوەندە خینە و سیستەمە خینی ئەوان هەیتیان لەگەی ئیمە جیاوازە ئیوانی دراوسیان ئینگلیزی ئیمە لە کولیە ڕادەبێت بە ئینگلیزی و بەشی ئادابیەکان هەر ئینگلیزی ناخوێنن جا چی بچن یا شەهادە ئینگلیزی 6 بێنن 5 بێنن جا ئەوەیە داواکاریەکانمان دەوانێت پێداچوونەوە بە داواکاریەکان بکرێت. زۆر سپاس بەڵام من دەگەڕێمەوە ستۆدیۆ ئەوەی کە بینیتانەوە گوێتان لێبوو ئەمە وتەی کاندیدانی ماستەر و دکتۆرا بوون کە داوا دەکەن وەزارەتی خوێندنی باڵا چاو بە ئەو مەرجانە بخشێنێتەوە کە لەسەری داناون و هەروە کۆرساتەکانیان ڕاستە خۆ دەست پێ بکاتون ئەو نمرانی کە بۆیان دیاریکراوە کەم بکرێتەوە دیارە ئێستا دەست بە ڕێپێوان ئەکەن و دانوێ ئەم شەقامە بگرن و هەروە ڕێپێوان بکەن. بەڵێ سپاس بۆ وەلی سەرین پێامنێری پێم لە شاری هەولێر ڕاستە و خۆ لەگەڵ مابووی سپاس بۆ زانیاریەکانت. وڵات بخوێنن یاخود لە خولی توانات سازی بخوێنن ئەمەش بە پێی ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئاشکرای کرد تەقینەوەکە لە ڕێگەی تانکەرێکی بۆم ڕێژکراوە لە بەردەم دادگایەکی شارۆچکەی عەزازی باکووری سووریا لە نزیک سنووری تورکیا ڕوویداوە. باهۆی وەلانی کەم 6 کەس گیانیان لەدەستدا کە زۆربیان مەدەنین و زیاتر لە 100 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. ئاماری کوژراوەکانیش باهۆی سەختی برینی بریندارەکانەوە ڕوو لە زیاد بوونە. دوای ئەو هێرشە ژمارەیەک لە کەسوکاری بریندارەکانیان بەردە سنوورەکانی تورکیا و لە ڕێگەی ئۆتۆمبیلەکانی فریاگوزاریەوە گەیەندرانە نەخۆشخانەی شاری کلیس لە تورکیا. لەلایەکی ترەوە ئاژانسی ڕۆیتەرز بڵاوی کردەوە بەشێکی زۆر لە قوربانیان چەکدارانی گروپەکانی ئۆپۆزیسیۆنی سووریان. با پێی لێکدانەوە و پێشبینی بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان حکوومەتی هەرێم توانای چارەسەری قەیرانی دارایی نییە و ساڵی 2017 قەیرانەکان بەردەوامیان دەبێت. هاوکات پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی دەڵێت بەشێک لە پەرلەمانتارانی عێراق بەهۆی پابەند نەبوون بە پرۆژە بودجەی ساڵی 2017 سکاڵا لەسەر حکوومەتی هەرێم تۆمار دەکەن. جلسة رقم 35 بەپی چاوەڕوانیەکان حکوومەتی هەرێم یاسای بودجەی عراقی پێشێل دەکات و ئامادە نییە هیچ بڕەنەوتێک ڕادەستی بەغدا بکات. پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی هۆشداری خراپتربوونی قەیرانی دارایی لە ساڵی 2017 دەدات و پەرلەمانتارێکی کوردیش لە بەغدا ئاشکرای دەکات بەشێک لە پەرلەمانتارەکانی بەغدا سکاڵای یاسایی لەسەر حکوومەتی هەرێم تۆمار دەکەن. یان دەبێ ئێمە ڕازبین بە باردۆخ. زانا ڕۆستایی ئەندامی ئەنجومەنی نوێنەران لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی دەڵێت ناچارن لە ڕێگەی پەرلەمانی بەغدا و دادگای دەستوریەوە فشارەکانیان بۆ سەر حکوومەتی هەرێم درێژە پێ بدەن بۆ پابەندکردنی هەرێم بە یاسای بودجەی عراقیەوە و ئاشکراشی دەکات بەشێک لە پەرلەمانتارە عەرەبەکان سکاڵای یاسایی لەسەر حکوومەتی هەرێم تۆمار دەکەن.
یان دەبێ ئێمە ڕازبین بە بارودۆخە یان دەبێ ئێمە لە ناو پەرلەمان و لە ڕێی دادگای فیدرالی و لە ڕێی حکوومەتی عێراقەوە فشار بێخینە سەر حکوومەت هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی یاسای بودجە لەبەر ئێمە ئەو یاسای کە دانرا کۆمەڵێک بەرگەمان بۆ تێداناوە لە بەرژەوەندی پێشمەرگە و لە بەرژەوەندی موسەخۆرانی هەرێمی کوردستان دوای تێپەڕبوونی ئەم مانگەش بە ڕاشکایی بە خەڵکی کوردستان دەڵێن چێ هۆکار بوو لە جێبەجێ نەبوونی ئەم یاسایە چێ هۆکار بوو لە باشتر نەبوونی خەڵکی دۆخی خەڵکی هەرێمی کوردستان ئێمە وەک پەرلەمانتارانی کوردنا لە بەرنامەماندا نییە خۆمان سکاڵا بکەین بەڵام پێم وایە کۆمەڵێک پەرلەمانتارێتری عەرەب لە بەرنامەیاندا سکاڵا بکەن چکە ناکرێت حکوومەت هەرێمی کوردستان بەدەر لە یاسا بێ تەسویت بەشێک لە مادەکانی یاسای بودجەی ساڵی 2017 عێراقی جگە لە پەرلەمانتارانی پارتی لە ژێر فشاری پەرلەمانتارانی چوارلایەنەکەی تر بۆ باشکردنەوەی دۆخی دارایی هاوڵاتیانی هەرێم پەسەند کرا حکوومەتی هەرێم هەرزوو ڕەتی کردەوە پابند بێت بە یاسای بودجەی عێراقیەوە و ئەوەش لە کاتێکدایە زۆرینەی وەزیرەکان لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم سەربا و چوارلایەنە سەرەکیان کە پەرلەمانتارێکی کێتی ئەوە بە دووفاقی ناودەبات و هۆشداری خراپتربوونی دۆخی دارایی خەڵکیش دەدات لە ساڵی 2017 و بڕواشی وایە باشترین چارەسەر بۆ دۆخی دارایی هەڵوەشانەوەی گرێبەستە 40 ساڵیەکەی نەوتە لە نێوان هەرێم و تورکیادا لە ئەسڵا گرێبەستەکە 40 ساڵیە نەک 50 ساڵی بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر تایتڵی سربەخۆیی ئابووریدا نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە دەفرۆشێ و ئەمە نەیتوانی سربەخۆیی ئابووری بەدیبێنێ نەیتوانی ژیانی خەڵکی کوردستان باشتر بکە نەیتوانی ئابووری کوردستان ڕێک بخاتەوە بەڵکو وێرانتری کرد ئەم هەڵەیە دەبێت ڕاست بکرێتەوە ئەگەر ئەمە نەکرێ لە ڕاستیدا ماڵوێرانێکی نوێ لە ساڵی 2017 جیاواز لە ساڵی 2016 ڕوو لە هەرێمی کوردستانەکە لە داڕمانی تەواوەتی ئابووری کە ئەم داڕمانەش ڕوویدا ئاسایشی کۆمەڵایەتی لە کوردستاندا لە بەردەم مەترسیدا لە ئێستا بەپێی چاوەڕوانی و لە یەکدانەوەکانی بەشێک لە پەرلەمانتاران حکوومەتی هەرێم نەک توانای چارەسەرکردنی قەیرانی دارایی نییە بەڵکو ساڵی 2017 لە ساڵی ڕابردوو خراپتر دەبێت و جێبەجێ نەکردنی یاسای بودجەی عێراقیش ڕەنگە حکوومەتی هەرێم نەکردە پەشیمان بکات کە بەوتەی مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی مرۆڤ هەمیشە کردە پەشیمان بێت نەک نەکردە پەشیمان ئێمە کردە پەشیمان بین باشە نەک نەکردە پەشیمان کە هیچ دەرسێکی تیانە نەکردە پەشیمان. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. ئەندامێکی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەنێت ئەو کەس و بەرپرسە حەزبی و حکومیانەی بە تۆمەتی بازرگانیکردن لەگەڵ ڕێکخراوی داعش دەزیرکراون سزا نادرێن. قادر ڕزگەی ئەندامی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان با پەیامی ڕاگەیاند ئەو تۆمەتبارانەی تێوەگلاون با تۆمەتی بازرگانیکردن لەگەڵ داعش با پاڵپشتی بەرپرسی باڵای حەزبی ئەو کاران ئەنجام داوە بۆیە سزادان و دادگایکردنی ئەوانە کارێکی ئاسان نییە و بەشێکیان لەسەر و یاساوان. قادر ڕزگەی وتیشی ئەو لیژنەی بۆ بەدواداچوون لەم کەیسە پێکێنرا نەیتوانی دەرەنجامی لێکۆڵینەوەکان بۆ ڕای گشتی ئاشکرا بکات. دا لە هەرێمی کوردستان یاسا سەروەر نییە و ئیتاری قانونیش قانونمانەیە بەڵام پابندبوون بە یاسانیە بۆیە دەبینێ نەوباردۆخەی کە وڵاتەکەمان پێیدا تێدەپەڕێ دەرئەنجامی پابند نەبوونە بە یاسا کار نەکردن و پیادە نەکردن و تەنفیز نەکردنی قانونە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان لە دەستپێکی جەنگی داعش لە دوای ئەوەی کە دەرکەوت عەدەدێکەیە ژمارەیەکەیە کە خیانەت لە وڵات و لە خوێنی شەهیدان دەکا ئەم ژمارەیە بازرگانی نەوت لەگەڵ داعش دەکاوە بازرگانی ئۆتۆمبیل لەگەڵ داعش دەکاوە بازرگانی هەندێک پێداویستی لەگەڵ داعشدا دەکا ئەگەر ئەو کاتە ئیجراعاتی یاسایی ئیجراعاتی توندی یاسایی بەپێی قانونی عقوباتی عێراقی ڕوبەڕووی ئەوانە کرابایەوە کە بکەری ئەم جۆرە ئەم بازرگانیە بوون بەبێ گومانی ئەم هەواڵی ئەمڕۆژ نەدەبیسترا بۆیە ئەو کاتە لیژنەیەک پێکێنرا ئەو لیژنەیە نەیتوانی بە ئەرکەکانی سەرشانی خۆی هەستی لە ئەنجامی تەداخولی بەرپرس و ئەحزابی سیاسی نەیتوانی ئەرکەکانی بارکەکانی سەرشانی خۆی هەڵسێ ڕێگری کراواتە کاری لیژنە بەبێ نەتیجەیەک کۆتایی پێێنرا بەبێ ئەوەی لیژنەکە و ئەنجامە ڕابگەێنێ بۆ ڕای گشتی بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە بڵێ ئێمە گەیشتوین بەو نەتیجەیە هۆکارەکە شڕون بوو چونکە بەشێک لەوانە بەرپرسی حیزبی باڵا بوون لە پشتەوەی بازرگانیکردنەکە بوون بۆیە لیژنەکە نەی دەتوانێت ئەمانە بێنێتە بەردەم لێکۆڵینەوە و نەیشی توانی ڕۆبەڕووی یاسایان کاتەوە بۆیە ئەگەر ئەم کاتە ئەو ئیجرات کرابایە بەبێ گومانی ئەوەی لەم چەند ڕۆژی ڕابردووشدا ڕوویدا
ڕووی نەدەدا. کۆبوونەوەیەکی بەرفراوانی بەرپرسانی باڵای هەرێم بۆ بەدواداچوونی پرۆسەکانی چاکسازی بەڕێوەچوو لا بەشێکی کۆبوونەوەکەدا کە بە سەرپەرشتی مەسعود بارزانی و لا هەبینە هەواری سەلاحەددین بەڕێوەچوو بارزانی داوای کرد ڕوونکردنەوە و ئاگادارکردنەوەی بەردەوام لەبارەی هەنگاوەکانی پرۆسەکەەوە بۆ ڕای گشتی هەبێت. لای خۆیەوە نێسیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند لە وەزارەتی دارایی بۆ پێداچوونەوە بە ڕوونی داهاتەکانی نەوت چەندین هەنگاوی چاکسازی گیراونەتە بەر و پرۆسەکانیش بەردەوامن لا کۆبوونەوەکەدا ئەوەش ئاشکراکرا. ئامادەکردنی ڕەشنووسی استراتیژی نیشتیمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەلایەن دەستەی دەستپاکیەوە لە قۆناغی کۆتاییدایە و تیایدا نەشەڕەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە 5 ساڵی داهاتوودا دەستنیشان کراوە. بڕیارە ڕۆژی دووشەممە 16 ئەم مانگەش کۆبوونەوەیکی دیکەی سەرۆکاتی حکوومەت و نوێنەری سەرۆکاتی هەرێم و دەستگا پەیوەندیدارەکانی تایبەت بە گەندەڵی بەڕێوە بچێت. بڕیارە لەم کۆبوونەوەیدا ڕێوشوێنی کردەی میکانیزمی نوێ پێشنیاز بکرێت بۆ ئەوەی لە چوارچەوەی لیژنەیەکی باڵای هەمەهەنگیدا بۆ بەدواداچوونی سەرجەم پرۆسەکانی چاکسازی جێبەجێ بکرێن. ئەندامێکی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی گرنگی کاری هاوبەشیلانە ئیسلامیەکان بۆ پەیام ئاشکرا دەکات و دەڵێت مەبەستیان لە کاری هاوبەشیلانە ئیسلامیەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە کاریگەریەکی باشتریان هەبێت بۆ یەخستنی نێوماڵی کورد و هەروەها چارەسەرکردنی ناکۆکیە سیاسیەکان و کۆکردنەوەی سەرجەم لایەنەکان لە دەوری پرۆژەیەکی نیشتیمانی هاوبەش. ئێمەمانەوێت بە یەخستنی ناوماڵی ئیسلامیەکان کاریگەریەکی باشترمان هەبێت تا بتوانین ڕۆڵی جوانتر و کاراتر ببینین بۆ یەخستنی ناوماڵی کوردستانی. هەر بۆ مەبەستەیەوە ئیلا پرۆژەی هاوبەشی ئیسلامیەکان لە دژی هیچ کەسێک نییە لە بەرامبەر هیچ کەسێکەوە نییە بەڵکو بۆ زیاتر کاریگەربوونە تا هەمومان پێکەوە لەسەر پرۆژەیەکی نیشتیمانی کۆبینەوە. ئەوە بێنێتە سەر ئەجندای کۆبوونەوەکە کە ڕەنگە وا باش بێ هەر پێنجمان نە پێنجلایەنە هەر پێنجلامان پێکەوە دابنیشین و پێکەوە ئاڵوگۆڕی بیرروڕاکان کەین بۆی بتوانین بگەینە چارەسەرێکی گونجاو. تا ئێستا بڕیار نەدراوە بەڵام ئێمە مشاوەرەی ناوخۆیمان ئەبێت بۆ ئەوەی کە لەوێ چۆن بکەین. مشاوەرەی ناوخۆیمان ئەبێ بەڵام حەزەکەین پێنجلایەنەکە زیاتر پێکەوە کۆببینەوە. وای لێ هاتووە پیاوانیش لەلایەن ژنەکانیانەوە توندوتیژیان بەرامبەر ئەنجام دەدرێت. یەکێتی پیاوانی کوردستان ئامارێکی مەترسیدار بڵاو دەکاتەوە. لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا 2129 کەیسی توندوتیژی دژ بە پیاوان تۆمارکراوە. 32 حاڵەتی کوشتنی پیاوان لەلایەن ژن و بە هاوکاری کەس و کاری ژنەکەەوە ڕوویداوە. مامۆستانی ئاینیش دەڵێن ئەوەی لە دەستیان بێت کردویانە و لە زۆربەی وتارەکانی هەینیاندا باسییان لە کێشە کۆمەڵاتیەکان کردووە. توێژەرانی ئیسلامیش دەڵێن بەهۆی پامەندەبوون بە ئاینەوە ژەهری کێشە کۆمەڵاتیەکان لە جەستەی کۆمەڵگەدا زیادی کردووە. ئەم ساڵیش ئاماری توندوتیژی ڕاگەیەندرا بەڵام توندوتیژی دژی ژنان نا بەڵکو توندوتیژی دژی پیاوان. یەکێتی پیاوانی کوردستان دەڵێن لە ماوەی ساڵانی 2010 بۆ 2016 لە هەر چوار پارێزگاکەی کوردستان 2129 کەیسی سکاڵا لەلایەن پیاوانەوە دژ بە ژنەکانیان تۆمار کراوە. 23 حاڵەتی کوشتنی پیاوانیش لەلایەن ژنەکانیانەوە بە هاوکاری کەسوکاری ژنەکە ڕووی داوە. بە لەبەر چاوگرتنی ئەو ئامارانە ئەوە دەردەکەوێت کە ساڵ لە دوای ساڵ ئامارەکانی توندوتیژی دژ بە پیاوان ڕوو لە هەڵکشاندایە و لە نێو زۆربەی خێزانەکاندا ژن بووە بە قسەکەری یەکەمی ماڵ. 8 حاڵەتی کوشتنی پیاوان هەبوو لەلایەن ژنانەوە. توندوتیژی جەستەیی 13 کەیسمان هەیە. خیانەتی هاوسەری 56 کەیسمان هەیە. دەرکردنی پیاوی بە تەمەن 36 کەیسمان هەیە. تەداخلکردنی کەسوکار لە گیانی هاوسەریە کە ئەم ئامارە زۆر ڕوو لە بەرزبوونەوەیە 183 کەیسمان هەیە. ڕەوانیە لە ماوەی 5 ساڵە 358 پیاو لە هەرێمی کوردستان خۆی بکوژێ و هیچ کەسێک باسی نەکاوە هیچ وەستانێک نەبێت لەسەری. خۆکوژنی پیاوان لە هەرێمی کوردستان پار کە 69 حاڵەتمان هەبووە ئەم ساڵ 70 حاڵەت تۆمار کراوە لای ئێمە. زۆربوونی دیاردەکانی توندوتیژی لە نێو کۆمەڵگەدا بەتایبەت لە دوای ساڵی 2000ەوە وەکو شارەزایان دەڵێن هۆکارەکەی هێنانی کللتوری دەرەکی و ڕۆژئاواییە بۆ نێو هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەشدا میدیا ڕۆڵێکی گەورەی هەبووە لە پیادەکردنی ئەو کللتورە. لە ساڵی 2016دا 56 حاڵەتی خیانەتی هاوسەرگیری تۆمار کراوە و 13 حاڵەتی توندوتیژی جەستەیی و ئەشکەنجەدانی پیاوان
لەلایەن ژنەکانیانەوە ڕووی داوە. ماوەی 6 ساڵی ڕابردوودا ئێمە ئامارێکی ترسناکمان تۆمار کردو بەڕاستی زۆر بەداخەوە 358 حاڵەتی خۆکوشتنی پیاو یا خۆخنکاندنی پیاو بەداخەوە لە ماوەکان و لە ساڵەکانی ڕابردوودا پیاو تەنها لە کاتی جەنگا کە فیشێکی پێنەمایە لە جەنگا ئەو تەنها حاڵەتەمان هەبوو کە خۆی دەکوشت بەڵام بەداخەوە سەرباری هەموو ئەو فراهەمکردنی هەموو وەسایلەکانی ژیان بەڵام بەداخەوە جارێکی تر ئەم ئامارە ترسناکە کە جێگەی هەڵوەستە لە سەرکردنە جمعای ڕابردوو کە دوێنەیە وتارێکی چڕ و پڕ وتارێکی تەواو و نزیکەی زیاد لە 30 دقیقا من باسی ئەو مۆسەلەم کردووە و جیاوازیم نەکردو لە نێوان پیاوژنا بۆ قەزەیانە داوام لە هەردوو چینەکە کردووە کەوا ڕێز لە یەکتر بگرن. لە باشووری کوردستاندا زۆر جار گلەیش لە ڕێکخراوەکانی ژنان و پیاوان دەکرێت بەوەی کە نەیانتوانیوە کێشە کۆمەڵاتیەکان کەم بکەنەوە کە هیچ بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژیش ئامارەکان ژمارەی مەترسیدار تۆمار دەکەن زۆریش لە توێژەرانی ئیسلامی دەڵێن بەهۆی پابەند نەبوون بە ئاینەوە ژەهری کێشە کۆمەڵاتیەکان لە جەستەی کۆمەلگەدا بڵاو بۆتەوە. ڕامێر عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی. بارمەتی هاوکارانم ئەم گەشتەی هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.